دوای سووتانی دوکانەکانی بازاڕی قەیسەری کەرکووک خاوەنی ئەو دوکانانە لیژنەیەکیان پێکێنا بۆ بەدواداچوون و کۆبوونەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان تا بە زووترین کات حکوومەتی عێراق و ئیدارەی کەرکووک قەرەبووی زیانەکان بکاتەوە کە بەدەیان ملیۆن دۆلار دەخەمڵێنرێت. تەناتەڵ دوو تەڵەبمان هەیە، یەکەم ئەوەیە تەعمیرێکی سەریع، دووەم تەعویزی مستحق حەقانی بۆ ئەو خەڵکە. مەبەستمان لە تەعمیرە سەریعەکە چییە؟ مەسەڵەن بیدە لیژنە و لیژنەکایلەوەی بە ساڵێ دوو ساڵێتە چاکی نەکاتەوە. ئێمەش دوای ئەو هەموو زەرەر و زیانە بەر خەڵکەوە دوو ساڵش ئەو عایلانە لە ماڵە دانیشێ، یعنی بەڕاستی شتێکی ناخۆشە. لە مەسوولەکانی کەرکووک لەوانی هەرێمی کوردستان لە هەمویان لە دکتۆر بەرهەم ساڵح لە عادل عەبدولمەهدی هەمویان تعویزی ئەم خەسارەتان بکەن، ڕزامان وایە بگەن سەر کار کاسبی خۆمان بۆ چۆ بچین، پێشەوەی کاسبی ترمان نییە، هیچ شێوێ بۆ چۆ بچین. ئەو عالەمە هەمووی ڕسکی لەسەر ئەم بازارەیە. ئەو بازارە کورد تورکمان عارەب چەند ساڵۆک برا بەیەکەوەین. من ئەوە نەخەمی ئەوان مەخەم خۆم کەمترە، خوا عەلیم و خەبیرە. لەلایەکی دیکەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک سەردانی ئەو بازاڕەیان کرد و بڕیاریشە لەگەڵ نوێنەری کاسبکارە زیان لێکەوتوەکان تاوتوی زیانەکان بکەن. ئەندامێکی پەرلەمانی عێراقیش دەڵێت ئەندامانی کەرکووک لە پەرلەمانی عێراق داوامان کردووە لە بودجەی 2019 بەشێک پارە تەرخان بکرێت بۆ قەرەبووی دوکاندارانی بازاڕی قەیسەری. ئێمە یەکەم شدەوەی ئەو لیژنەیانە بینین کە لە خۆیان پێکهاتوون، لیژنەیەکیان لە خۆیان پێکان بۆی کە ناکرێت ئێمە بە تەواوی تەفاسیل نازانین، تەفاسیلەکە بزانین. دووەم هەوڵ دەین بە زووترین کات تاقیق لە قەزێکە بکرێ. سێم هەوڵ بدرێ کە تاقیق تەواو بوو بە زووترین کات پاکردنەوە بکرێ. ئەوانەی کە توانای ئەوە هەیە دوکانەکانی نوێژەنکەنەوە دەست بەجێ دەستکردن بە نوێژەنکردنەوەی داواشەکەین لە حکوومەتی ئیتیحادی کە بە زووترین کات پارە تەخسیس کا بۆ ئەم کارە چونکە بە حالەتی چی ڕوودانی ناسروشتی بێ کە ڕوادەن بە گرکەوتنەوە یا بە سەبەب یا بێ سەبەب ئەکرێ حکوومەتی ئیتیحادی کە لەو پارەی لەبەردەستی هەیەتی کە بۆ تەواوی دایناوە ئەمانەش قەرەبوو بکاتەوە تعویزێکی باش ئەم داتێکە بتوانین بچنە سەر کار و کاسبی خۆیان. ئێمە لەگەڵ برادرانمان لە پەرلەمانی عێراق قسەمان کردووە بە کورد و عەرەب و تورکمانەوە دیارە ئێمە کۆچین لەسەرەوەی کە قەرەبووی ئەم شوێنە بکرێتەوە. ئەم شوێنە ڕەمزی کەرکووکە، شوێنێکی تاریخیە، ڕەمزێکی کەرکووک توانین بڵین. بۆیە ئێمە دەستبەرداری ئەم شوێنە نابین و لەگەڵ پەرلەمانتارانی ترا هەوڵ دەین لە ئەنجومەنی نێرەرانی عێراق و لە هەر سێ سەرۆکایەتیە داواکەین و داوا لە وەزارەتی ڕۆشنبیری عێراقکەین ئەبێ بودجەیەکی بۆ ئەم شوێنە تەرخان بکرێت لە موازنەی 2019 بۆی بتوانین هەم شوێنەکە تەمیر بکرێتەوە هەم قەرەبووی ئەو دوکاندارانە بکرێت کە دیارە زەرێکی زۆریان بەرکەوتووە. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا لە درێژەی لێکۆڵینەوەکان جگە لە دەستگیرکردنی 6 پاسەوانەکەی ئەو بازاڕە بۆ لێکۆڵینەوە هیچ کەسێکی تر دەستگیر نەکراوە و هۆکاری ئاگرەکەش تا ئێستا نەزانراوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.